من ناوم وەستا پشتیوانە لە شاری کۆڵن و دۆسڵدۆرف و بەشێک لە شارەکانی هەرێمی نۆ ڕاینڤێستفاڵن بە وەستا پشتیوانی کارەباچی ناسراوم. ماوەی 8 ساڵ لە وڵاتی ئەڵمانیا ئەژیم، خۆم خەڵکی قەزای سەی سادقم سەر بە پارێزگای هەڵەبجە و ماوەی 8 ساڵ لە وڵاتی ئەڵمانیا ئەژیم. لێرە پیشەی من کارەباچێتیە، ئەڵبەتە وەکو هەر پەنابەرێکی تر کە هاتوومەتە ئێرە لە سەرەتاوە زۆر ئیشم گۆڕیوە، زۆر کاری جۆرا و جۆرم کردووە لە ئیشی کرێکاریەوە، لە ئیشی پاکردنەوە، لە زۆر شتی ترم کردووە و هەتاوەکو دووبارە چوومەتەوە سەر پیشەکەی خۆم و کە پیشەی خۆشم پێشتر لە کوردستان پیشەی خۆم کارەباچێتی بووە و وەکو هیوایەتیش حەزم بە کاری ڕاگەاندن کردووە. لەو مەجاالەیشا ساڵانێ ئیشم کردووە، کاری ڕیپۆرتاژم کردووە، کاری هەواڵ و ئەوانم کرد لە ڕۆژنامەکان لە ڕادیۆکان کارم کردووە. ئەوە لە ماوەی ئەم 8 ساڵە لە وڵاتی ئەڵمانیا بەگەلێ ئەزمموی جۆرا و جۆرە تێپەڕیوم، وەکو لە سەرەتاوتم زۆر پیشەم گۆڕیوە، زۆر کارم گۆڕیوە، بەڵام هەمیشە ئومێدم گەشت بووە، ینی ئومێدم بە دنیایەکی باشتر هەبووە. پێم وابووە کە ئەتوانم لەسەر پێی خۆم بوەسم و خەڵکی تریشم لەگەڵ خۆم هێناوەتە ناو کارەوە ئیشم کردووە. ئێستا بەڕێکەوم بەرەو کار. ئەمڕۆ ئیشی ئەمڕۆم لە خانوویەکە کاری چاکردنەوەی کارەبایە. بەڕێئەکەوم و ئەچم بۆ سەر کارەکەم و بەهاوینە بڵێ زوو خۆر هەڵدێ، بەڵام بە زستانە سعات جاری وایە سعات 7 بەیانی کە ئەچم بۆ کار هێشتا دنیا تاریکە، هێشتا ڕۆژ نەبووەتەوە، ماوەی 2 سعات 3 سعات لەبەر گوڵۆب کارەکەم و ئەو کات دنیا بە تەواوەتی ڕووناکە بێ. من ڕۆژانە هەر جارە و بڵێ لە شوێنێک کارەکەم، جاری وا هەیە کارەکەم 100 کیلۆمەتر دوورە لە ماڵەکەمەوە کاچم بۆ سەر کار، و جاری وایە بە شێوەی گروپ کە کارەکە زۆر بێ 3 کەسی تر 2 کەسی تر وەکو هاوکار لەگەڵ من ئیشەکەن، و یاوەکو جاری وایە من لە چوارچێوەی تیمێکا ئیشەکەم بۆ تیمەکە جاری وا هەیە کرێکاری پۆلۆنیمان لەگەڵە، کرێکاری بولغاریمان لەگەڵە، کرێکاری ڕوسیمان لەگەڵە، جاری وایە من لە چوارچێوەی تیما ئیشەکەم. ئەگە بینایەکی گەورە بێت و شوێنەکە فراوان بێ، ئەو کاتە من لە چوارچێوەی تیما ئیشەکەم و ئەو کەسانی کە لەگەڵمانە ئیشەکەن لە هەموو قەومێتە جیاوازەکان ئێمە لەگەڵ یانە ڕۆژانە ئەڕۆین. و ئەوەشی کە بڵێم کە لێرە کە ئەچینە سەرکار هەر کەسە خواردن بۆ خۆیە، با وەکو لای خۆمان نییە، وەکو کوردستان با بڵین هەر کەسێک هەموو پێکەوە نان بخورێت و ئەو شتانە. لێرە ڕاستە هەرچەند برادرتە لەسەر کار پێکەون، بەڵام هیچ کەسێک قاوەیە بە هیچ کەسێکی تر نادا، هەر کەسە خواردن بۆ خۆی ێنێت و جانتایەکی بچکۆلەی پێ یا عەلاگەیەکی پێ خواردنەکەی خۆی تایە و نانی خۆی ئەخوات. بەڵام ئێمە لە ناو کوردەکان لەگەڵ ستافی کووردا بڵێ یا لەگەڵ کرێکارەکان کە لەگەڵ منان، ئێمە هەروەکو برا ڕۆژانە ئەچین خواردنەکانمان پێکەوە ئەخۆین، لەوێ کاتی ئیسراحەت کاتی پشوەکانمان پێکەوەیە. و بەگشتی ژیان لە ئەوروپا خورسە ئیلتیزاماتی زۆرە، ئەگەر ماگانە تۆ ئەبێ کرێی خان و مەسەن کرێی کارەبا، کرێی تەلەفۆنە، پارەی سیارێ، پارەی ساڵانەی سیارێ، پارەی زەریبەی کۆمەڵێشتی ترە کە یەد ماگانە بۆت، ئەبێ ئەو پارانە ماگانە تۆ ئەوانە هەمووی لەسەر حساب و هەبێ بێت و یەکێک لەوانە حازر نەبێ، پارێکت حازر نەبێ، لێرە کۆمەڵە شتەیە نابێت. بۆیە ئەبێ هەموو کەسێک کار بکە، پیا و ژن، هەموو کەسێ ئەوەی کە تەمەنی لە 18 ساڵ بۆ سەرەوە بێ ئەبێ کار بکە، و یاوەکو ئەوەیە ئەبێ چاوەڕێی ئەو بکە بە پارەی سۆسیال و ئەو بەوە بژی ئەویش لە کاتێکە ئەو کەسانی کە لەسەر سۆسیال ئەژین تۆزێ ژیانیان
خورسترە وەکوە نییە کە کەسێک کاری خۆی هەبێت و کاری خۆی بکات. ئێمە ساڵانێکی زۆر کە لە تەمەنی مناڵیەوە هەتا هەزەکاری و هەتاوەکو بەشێکی تەمەنمان کە لە کوردستان بەسە بردووە هەموو کاتێ یادگاریکان هەمووی لای ئێمە زیندووە، هەمووی لای ئێمە هەیە لە یادگاری مناڵیمان و لە یادگاری گەنجیمان و بۆیە یعنی 100 ساڵی تریش ئەگەر لە ئەوروپا بین من ناتوانم چێژ وەکو گەنجێکی ئەوەی کە لێرە گەورە بوو بێ چێژ لە گۆرانی ئەوروپیەکان وەرگێ، چێژ لە گۆرانی ئەڵمانی وەرگێ، چێژ لە مەسە ئەو هیچ یادگاریەکم لەگەڵی نییە بۆ من کە گوێ لە گۆرانێکی ئەڵمانی بگرم لەزەتم پێ نابەخشێ، چووکم هیچ یادگارێکی نەمناڵی نەگەنجیم لەگەڵیان نییە. وایتر هەمیشە گوێبیستی حەسەن زیرەک و مامۆستا عەلی مەردان و ئەو کاتانم بیرە خاتۆ کە لەگەڵ دایک و باوکما کە لە کوردستان بووم کە لەگەڵ ڕەفیق و برادەرەکانمان لە شوێنان گەڕاوین کاتی خۆشمان بەسە بردووە، هەموو ئەوانە یادگارین بۆ من. جا بۆیە هەمیشە کاتم بۆ سەرکار ئیتر بە تایبەتی بەیانیان دەنگە بە سۆزەکەی مامۆستا زیرەک گوێی لێگرم. ئێستا گەیشتینە سەر کار. ئەمڕۆ بەتەنهام، ئەمڕۆ ئیشەکەم کەمە، ئیشێکی تاکە کەسیە. جا لەسەر کارە بێ ئەوە وەکو لای خۆمان نیە جلوبەرگ و پێداویستیەکانی ئیشکردن هەبێ هەمومان پێوێ و بۆ ئەوەی کە سەلامەت بین لە کاتی ئیش و کار. لە ئەوروپا مانگەکە کامل بڵێ 20 ڕۆژی ئیشەکەین، دە ڕۆژێکشی دائەنین. من خۆم زیاتر کەسێکی کۆمەڵایەتیم زۆر جار شەمان و یەکشەمان زۆربەی بۆ نەموناسەباتەکان لە شەمان و یەکشەمانایە. خوانەخوازەگە کەسێک کۆچی دوایی کرد بێ کە تازی بۆ دانرێ ڕۆژانی شەمە و یەکشەمە بەشداری هەموو پرسەکانەکەین. ئێمە لێرە وەکو کەسوکار و برای یەکواین کوردەکان، ینی جاری وایە کەسەکە نایشی ناسین، بەس ئێمە ئەڕۆین و بەشداری پرسە و ماتەمیەکەیەکەین و لە کاتی خۆشی و شادیەکانی شا بە هەمان شێوە ئەچین بۆ شارەکانی زۆرجا بۆ شایی، بۆ خۆشی مەسەن بۆ سەیران و ئەو شتانە. بەڵام ئەمە هەموو یەکەوێتە ڕۆژانی شەمان و یەکشەمان، باقی تری ڕۆژەکان دائەنین بۆ کارکردن. لێرە لە مانگەکە تقریبا 20 ڕۆژی تەواوی ئێمە کارەکەین. یەکێک لە ئەو جیاوازیانەی کە لە کارەبای وڵاتی ئەڵمانیا هەیە لەگەڵ کارەبای وڵاتی خۆمانیاوەکو ئەو وڵاتانەی چواردەور، ئەویش ئەوەیە کە سیستەمی ئەرزی، سیستەمی بەزەوی گەیاندن، ئەو سیستەمە زەردەی کە زۆربەی کەس لە وڵاتی خۆمان بەکاری نایەنن بەداخەوە ئەم لێرە ئیحتیمامێکی زۆری پێ ئێریە و هەر شوێنێک کە ئەو سیستەمی ئەرزی تێدا نەبێ بە هیچ شێوەیەک وەرناگیرێ ئەو کارەبایە. بۆیە من ماوەی 8 ساڵە لە وڵاتی ئەڵمانیا کار ئەەکەم و لەگەڵ دایان گروپا کارم کردووە، هەتاوەکو ئێستا
کەسێکم نەدیوە کە کارەبا کوشت بێتی کارەبا زەرە و زیانی پێگان بێ ئەویش بە هۆکاری ئەوەی کەستەمی سەلامەتی لە وڵاتی ئەڵمانیا زۆر ڕەچاوەک لێ زۆر احتیمامی پێ ئێرێ. ئێمە هەتاوەکو تەمەنمان هەیە بڵێ چەند ساڵی تر لە ئەوروپا بژین ئێمە هەر غەریبین. من کوردستانم زۆر خۆشەوێ ئاواتە خوازی ئەوەم ڕۆژێک لە ڕۆژان کوردستان ببێ بە دەوڵەت یاوەکو ئیسیقرارەتێکی باش وەرگێ بگەڕێمەوە بۆ وڵاتی خۆم ئەم خزمەتەی کە لێرە ئەیکەم خزمەت بە وڵاتەکەی خۆم کەم خزمەت بە هاونیشتیمانی و هاوزمانەکانی خۆم کەم زۆر ئاواتم ئەوەیە دوامە ئەوای من کوردستانە سپاسانەکەم و چاوتان ماچەکەم کوردستان ئاوادان